بەڵێ چیاسلااوان لێبێ ئەم کاتتان باش لە ڕاستیە مەلەفی ئێران لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا یاخود لە ناو ناوەندی علامی ئەمریکا هێندەی قسە لەسەر هەنگاوەکانی یەکرێ هێندە قسە لەسەر کردارە یاخود هەنگاوە کردارەکان یەکرێ کەمتر لە فەزای علامیە قسەی لەسەر کراوە ئەوەی کە چاوەڕوان نەکراو بوو لە ماوەکانی پێشووە دەچەند ڕۆژی ڕابردووە بایدن لە میانەی یەکەم وتاری خۆی تایبەت بە سیاسەتی دەرەوەی وڵاتەکەی ئاماژەی بە کۆمەڵێک خاڵی گرنگ کرد کە تیانە بە شێوەیەکی زۆر دیار باسی لە پەیوەندی سیاست یاخود سیاسەتی دەرەوەی وڵاتەکەی کرد بەرامبەر بە هەرێکە لە رووسیاوە بە چین بەرامبەر بە چین و کێشەی یەمان بەڵام بابەتی ئێران لە پەراوێزی بابەتەکانە بوو بەڵام ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە تەحدید لە 2 ڕۆژ 3 ڕۆژی ڕابردووە ڕووی داوە لە ئێستا هەنگاوی کۆمەڵێک هەنگاوی کردارێکی گەورەیە بۆ چوونە پێشەوە لە مامەڵەکردن لەگەڵ مەلەفی ئێران ئەڵبەتە من 2-3 ڕۆژ پێشش بە تەحدید 2 ڕۆژ پێش ئێستا بەشدار بووم لە کۆنفرانسێکا کە قسەکردن بوو لەسەر سیاسەتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە میانەی و پرسیارانەی کە کردمان چیا تایبەت بە دۆخی ئێران و ئەمریکاوان باسییان لەوە کرد کە ئەمریکا لە ئێستا لەسەر مەلەفی سیاسەتی دەرەوە بە 3 شێوە 3 قۆناغ ئاراستی جیاواز کارەکە بەشێکیان ئاشکردنەوەی کۆمەڵێک وڵاتە کە هاوپەیمانی ئەمریکا بوون لە ماوەکانی پێشووە و لە سەردەمی ئیدارەی داناڵد ترەمپ ئەم هاوڕێیان ئەم دۆستانە دڵیان ێشاوە بەشێکی تری سیاسەتەکە ئاراستەی غیابی ئەمریکایە لە کۆمەڵێک ناوچاک بە تایبەت لە ئەفریقا و کۆمەڵێک وڵاتانی ترا کە ئەم غیابە فەراقی دروست کردووە بۆشایی دروست کردووە بۆ کۆمەڵێک وڵاتی تر کە سیاسەتی دژ بە بەرژەوەندەکانی ئەمریکا لە شوێنانە پرەوە پێ بدەن بەشێکی تریشی چاکردنەوەیە یاخودەوەی کە ئەوان پێیانوت شەڕێکە وەکو چۆن شەڕی دەفع البەڵاوەی کە لەگەڵ ئێران ئایکەن ڕێکەوتن نامە نیە هێندەی ئەوەنەی وەکو ئاگربەستێکی استراتیژی قسەیان لەسەرە کرد و مامەڵەیان لەگەڵا کرد بۆیە مەلەفی ئێران لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووە چی ئەو هەنگاوانەی کە ئەگەر باسی هەنگاوەکان بنێم یاخود ئەو ئاراستانەی کە هەڵنراوە ئەوی شەوەیە کە لە سێ ئاستی جیاوازە میشی لەسەر کراوە ئەنتۆنی بلینکن لە ڕۆژی هەینی بەشداری کرد لە کۆبوونەوەیەکی باڵا لەگەڵ هەرێکە لە سێ وڵاتە ئەوروپیەکەی بەشدار لەو ڕێکەوتنامەیە ئەتۆمیەی ئێران ئەمریکا ئەوانیش فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا بوون و هاوکات ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی ئەمریکا لە چوارچەوەی هەیکەلی ئیدارەکەی بایدنا دانیشتێکیان کردووە بۆ ئەوەی لێکۆڵینەوە لەسەر ئەولەوێتدان بەگەڕانەوە بۆ ناو ئەو ڕێکەوتنامە و چۆنەتی داواکاریەکانیان و مەرجی پێشوەختەی هەردوو لا و چۆنەتی مامەڵەکردن بە تایبەت لەگەڵ مەرجە پێشوەختەکانی ئێران هاتبوو پێی کە ئێران لە ئێستا وەڵامی بۆ داواکاریەکانی یاخود بۆ هەنگاوانەی ئەمریکاوەیە کە ئێمە لە ناو ڕێکەوتنامەکە بووین ئێوە کشاونەتەوە ئێمە نین کشاوینەتەوە بۆیە ئێمە بۆ گەڕانەوەمان بۆ ناو ڕێکەوتنامەکە هیچ مەرجێک نییە قبولیکەین و هیچ بابەتێک نییە لێ لابدێن چونکە ئێمە نەکشاوینەتەوە لە بەرهۆکارێکی دیاریکراوە بەڵکو ئەمریکایە ببێتەوە ناو پاکێجەکە و جارێکی تر و ئەو مامەڵانەی کە ئەمریکای سەردەمی ئیدارەی داناڵد ترەمپ کردوێتی پێویستە ئیدارەی بایدن لای نیکەم بەشی هەرە زۆر یاخود نیەتپاکی خۆی پیشاندا بۆ چارەسەرکردنی بەشێک لەو بابەتانە ئەڵبەتە ئەمە ئەو قۆناغەیە کە بایدن لە ئێستا دەستی پێکردووە و بەشێک لە شارەزایان قسە لەسەرەوەکەن کە بایدن لە 2 ڕۆژی ڕابردووە چاوی کەوتووە بە کۆمەڵێک سێناتۆر کە بەشێک لەوانە ناڕازی بوون بە گەڕانەوە بۆ ناو ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێرانە ئیلا بە مەرجی پێشوەختە نەبێ بە تایبەت سێناتۆرە کۆماریەکان و بەشێکی تر لە ڕایشکارانی باڵای خۆی دەرەنجامی کورتەی ئەو گفتوگویانی کە هەبووە لە چەند ڕۆژی ڕابردووە لەسەر گەڕانەوە بۆ مەلەفی ئێران و قۆناغەکانی گەڕانەوە بۆ ناوپرسەکە بەم شێوەیە یەک وڵاتانی ئەوروپی خۆشحالی خوانیان پیشانداوە و سێ وڵاتی ئەندام و ئیمانوئێل ماکرۆن وەکو دەست پێشخەریەک باسی ئەوەی کردووە کە ئەو بە دڵسۆزیەوە بە خۆشحالیەوە کار لەسەرەوە کاکەم دوولایەنە لە یەک نزیک کاتەوە و ئاڵوگۆڕی گفتوگۆکانیان بگرێتە ئەستۆی خۆی و هاوکاری بەرەو پێشچوونی گفتوگۆ بدات لە لێوانیانە بابەتێکی ترەوی شەوەیە کە لە ناوخۆی ئەمریکا چ لە سەراستی وەزارەتی دەرەوە چ لە سەراستی ئەنجومەنی ئەو ئەنجومەنی کە باسم کرا ئاسایشی وەکو بایدن خۆشی لەگەڵ کۆنگرێسیشا قسەکە لەسەرەوەیە کە ئێران مولزم بێ بۆی کە تەواوی خاڵەکانی ناو ڕێکەوتنامەکە و خۆی جێبەجێ بکە دواتر ئەمریکا چێتە ژێرباریەوەی کە بەشێک لەو سزا ئابوووریانی کە لەسەر ئێرانە هەڵی بگرێت و بە جۆرێک لە جۆرەکان دەرگایەک بکاتەوە کە نیەتپاکی پیشاندا بەرامبەر بە ئێران کە هەندێک پیان وایە هەرتا ئێستش بایدن کۆمەڵە هەنگاوی ناوەکە نیەتپاکی یاخود نیەتی ئاشتەوایی بایدن دەرکەوتووە بەرامبەر بە ئێران بەتایبەت دوایەوەی کە ئەو کەشتیە بار هەڵگرا جەنگیەی کە لاوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو لە سەردەمی داناڵد ترەمپ جێگیر کرابوو لەوێ بۆ ڕوبەڕووبوونەوە یاخود بۆ چاودێریکردنی ئێران و مەترسیەکانی ئەوە گەڕێنراوەتەوە لەو ئاوانە و بابەتێکی ترەوی شەوەیە کە
دەرهێنانی حوسەکان لە گروپی تیرۆریستی جیهانی کە مایک پەمپێۆ بە چەند ڕۆژێک پێش کۆتایەتنی ئیدارەی پێشوو ئەو گروپەی ناسان بە گروپی تیرۆریستی جیهانی هەموو ئەمە لەفانە جۆرێک لە نەفەسێکداتەوە بۆ ئێران لەگەڵەوەی کە بایدن دوێنێ جارێکی تر ڕازی بووە بەوەی کە پرۆسەی IMF بڕوا بەڕێوە IMF واتە پرۆسەی پێدانی فەند بە ئێران لە چوارچەوەی هاوکاری بۆ ڤاکسین و ڤایرۆسی کۆرۆنا کە ئەمە جۆرێکە لە دەعمێک فەندێکی نێودەوڵەتی بۆ وڵاتانی کە پێویستیان بە هاوکاری هەیە بایدن چۆ دەژێرباریەوەی کە فعلەن بۆ ئێرانیش پێویستە و بابەتە سەرفکرێت و ئەمریکا لاری نەبێتەوەی کە ئێران سوود من بێت لەو فەندە. باشە ئەم بابەتی نەرمینواندن یان هەوڵدانی ئەمریکا بۆ گفتوگۆ لەگەڵ ئێران ڕاستەخۆ پەیوەستە بێتەوە بە دوو وڵاتی ترەوە کە سعودیە و ئیسرائیلن. هەردوو وڵاتەکە هاوپەیمانی استراتیژی جۆرێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئەمریکان لەگەڵ ئەوان چۆن مامەڵە دەکاوە ئایا ئەوان لەگەڵ ئەو جۆرە لە نەرمینواندنی ئەمریکان قسەی ئەوان چۆنە یان ئەمریکەکان هەوڵیان داوە گفتوگۆ لەگەڵ ئەوان بکەن؟ ئیسرائیل تا ڕادەیەک ئەتوانین بڵێن نیگەرانی چییە هەر لەگەڵ هاتنی بایدنە بۆ خۆی جۆرێک بوو لە وەستانێک لە پەوزێک لە پرۆسەی ئاشتی سەدا چونکە بایدن و ئیدارەکەی تێڕوانینێکی جیاوازتریان هەیە بۆ مەلەفی ئاشتی سەدا لەگەڵ مەلەفەکان بە شێوەیەکی گشتی بەڵام لەگەڵ وردەکاریەکانی کۆمەڵە کێشیانەیە کە ئەم وردەکاریانە لە سەردەمی ئیدارەی دانڵد ترەمپ ئاسانترە ڕۆشتە پێشەوە و بێگومان ئەو ئاساییکردنەوەی ئەو دۆخە کە هەبوو بەشێک لە وڵاتانی خلیج کە چوونە ژێرباریەوەی پەیوەندی دیپلۆماسی خۆیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە بایدن ئامادە نیە ئەو مامەڵە و ئەو بەڵێنانەی کە دانڵد ترەمپ پێدا بوون بچێتە پێشەوە بەتایبەت فرۆشتنی چەکی پێشکەوتووی جەنگی بە سعودیاوە بە ئیمارات و بەشێکی تر لە وڵاتانە ئەلبەتە تایبەت بە ئێرانیش چیان لە چوارچێوەم ڕێکەوتنامە لێکدانەوەی زۆر جیاوازە کرێ ئەویشەوەیە کە پێیان وایە خودی ڕێکەوتنامەکە هەم باشی هەیە و هەم خراپی هەیە یەکێک لە باشیەکانی ئەوەیە کە فعلەن هاوپەیمانەکانی ئێران هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارێزراوترە بن ئەگەر بێت و ئەم پاکێجی ڕێکەوتنامە و خۆی جێبەجێ بکرێت چونکە لە پراوێزی پاکێجەکە یاخود لە ناو پاکێجەکە بەشێک لەو داواکاریانەی کە ئێران پێویستە ڕازی بێ بۆی بچێتە ژێرباری ڕێکەوتنامە و ئەو سزایانی لەسەرەتی هەڵبگیری ئەوی شەوەیە کە بوەستێت لە داعمکردنی ئەو گروپانەی کە لە ماکانی پێشوا پێی تۆمەتبار کراوە بە دروستکردنی ئاژاوە لە یەمەن لە سووریا لە عێراق لە زۆرێک لە وڵاتانی دیکە کە ئەمە خۆی بۆ خۆی جۆرەکە بێت لە بەڵێنی استقراری و نەبوونی ئەو کێشانە بەرامبەر بە سعودیە و بیرەنەوتەکان و حتا بەرامبەر بە ئیسرائیلیش کە ئەگەر بێت و ئێران بوەسێ لە داعمکردنی حیزبوڵا لە سووریا و لە عێراق و لە ناوچەکانی تر. بابەتێکی تری خراپی ئەم بابەتە ئەویشەوەیە کە جارێکی تر ئێران لە ڕووی ئابووریەوە ئەبوژێتەوە و فعلەن شەریکە و کۆمپانیەکانە گەڕێنەوە ناو ئێران و ئێران دەستکراوە بێت لە ڕووی دیپلۆماسیەوە بۆی بنکە و بارەگەکانی خۆی بکاتەوە لە وڵاتانی تر و هەمیشە ئەم ترسە هەیە لە ئێران کە ئێران وڵاتێکە لە باشترین حاڵەتیشا لە باشترین مستەوای پەیوەندیشا ئەو کار لەسەر بابەتی استیخباراتی و جاسوسیەکە و زانیاری کۆکاتەوە ئەمانە لە گرێ بۆ ئەو ڕۆژانەی کە بە جۆرێک لە جۆرەکان ناکۆکی دروستە بێت چونکە پێیان وایە بەرهەمی ئەو هەنگاوە ترسناکانی کە ئێستا ئێران ناوێتی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕێکەوتنامەی بارەک ئۆباما کە فعلەن لەو کاتەشا ئێران بە تەواوی مولزەم نەبووە بۆ بڕیارەکانەوە و ئەو دەوڵەمەندکردنی یۆرانیۆم و گەیشتن بە چەکی دوورمەودا و ئەو دروستکردنی چەکی ئەتۆمی پێیان وایە ئەو ماوەی کە پێویستێتی ئەگەڕێتەوە بۆ بڕوارەی کە ئێران مولزەم بۆ بۆی کە دەست نەبا بۆ بابەتانە لەبەرەوە فعلەن ئێستا ئێران و ئیسرائیل و سعودی هەردووکیان گلەییان هەیە هەرمەوای کرد کە لە قۆناغەکانی یەکەمە ئیسرائیل نێردەی تایبەتی خۆی بۆ کۆشکی سپی یاخ ببورن بۆ واشنگتن بگۆڕێ و سعودیە دوێنێ پەیوەندیان کردووە گەر هەڵە نەبم ئەمڕۆ جارێکتر پەیوەندی هەبووەتەوە لە نێوان وەزیری دەرەوە و وەزیری دەرەوەی ئەمریکا وەزیری دەرەوەی سعودیە کە ئەولەوێتی ئەجەندای گفتوگۆکە قسەکردن بۆ لەسەرەوەی کە ئەمریکا پێویستە لەگەڵ نزیکبوونەوەی لە ئێرانە بابەتی پەیوەندیەکانی خۆی یاخود ئەو استراتیژە قوڵەی خۆی هەیەی لەگەڵ سعودیە و ئیسرائیل و وڵاتانی دیکە لە ناوچەکە پەراوێزی نەکاوە ئەمە نەکاتە قوربانیەوەی کە بۆی ئێران پەراوێزەکانی حاشیەکانی لە ناوچەکە دوور بکەوێتەوە لە بەرامبەر ئێرانێکی زۆر بەهێز لە ناوخوا دروست بکرێ و کە هەر کاتێک بێت و ئەگەری تەقینەوەی هەبێ بەهێزتر لە جاران بتەقێتەوە و دەستی بگاتەوە بە ناوچەکانی تر. بەڵام چیا بابەتێکی تریش کە لە ناوخۆی ئەمریکا لە ئێستا قسەی زۆر لەسەرەکرێ بەتایبەت ئەوانەی کە لەگەڵ ئەوا بوون کە ئێران فعلەن بچووک بکرێتەوە یاخود لەگەڵ مەلەفەکانی حەسار بوون لەسەر ئێرانە پێیان وایە کە ئەم گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمیە لەگەڵەوەی هەمان پاکێجی سەردەمی ئیدارەی بارەک ئۆبامایە بەڵام بە هەمان میکانیزم ناتوانێت جێبەجێ بکرێ و هەمان پەیوەندی ناگەڕێنێتەوە قۆناغەکانی پێش خۆی بۆ پێی کە هەر بۆ خۆی ئێستا کۆمەڵێک هەنگاوی گەورە نراوە کە بایدن ماوەیەکی زۆری پێویستە تاوەکو پێداچوونەوەی پێیا بکە و لە قۆناغی یەکەمە دوێنێ سەرکەوتوو نەبوو لەوەی کە بتوانێت حەساری
اقتصادی بۆ فرۆشتنی نەوتی ئێران لە تەواوی ناوچەکان هەڵبگرێت لە قۆناغی یەکەمە تەنها ڕێگەدا بۆی کە قەیرانە ناوخۆیە بەسیتەکانی چارەسەر بکە و پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ وڵاتانە بۆ دروست بێت ئەمە ئەگەر لە ئەگەری گەڕانەوە بۆ ڕێکەوتن نامەکەش چونکە ئێستا یەکێک لە کێشە هەرە گەورەکانی ئێران کە لە ئەولەوێتی داواکاریەکانیەتی بۆ ئەمریکاویش هەڵگرتنی ئەو سزانەیە کە لەسەر فرۆشتنی نەوتی ئێران و سەرچاوە سروشتەکانی ئێران هەیە ئێران لە پێش یاخود لە سەردەمی باراک ئۆباما بە نزیکەی 2 ملیۆن بۆ 3 ملیۆن بەرمیل ڕۆژانە نەوتی توانیوە هەناردە بکە بەڵام لە ئێستا بۆ 200,000 بۆ 300,000 هەندێک جار باس لەوەکەن کەمتریش لەم بڕێە ئەمە داواکاری سەرەکی ئێرانە ئەمە هێشتا ئیدارەی بایدن یاخود بڵێن ئەو دەنگانەی کە پێویستە بۆ پوشەڵکردنەوەی ئەو سزانە بایدن تا ئێستا دەعم و هاوکاریەکی تەواوی نییە بۆی بتوانێت ئەم بابەتە بگەڕێنێتەوە و بێگومان بابەتێکی تریشێ ئەوەیە کە مامەڵەکردنی بایدن لەگەڵ ئێرانە جیاوازە بێت لە مامەڵەکردنی ترەمپ لەگەڵ ئێرانە چونکە ترەمپ تا ڕادێک وەکو واجهەی سەرەکی خۆی و وەزیرەکەی مامەڵەی تەواویانە کرد کەمترە گەڕانەوە بۆ کۆنگرێس هەرەوە بوو کە کۆنگرێس لە قۆناغێک لە قۆناغەکانە ویستی تواناکانی سەرۆک سنووردار بکە وەکو سەرۆکی هێزە چەکدارەکان بەڵام بایدن نایەوێن بابەتە بکە ئەوێت بە کۆدەنگی بیکا و ئەوێ ئەو دابەشبوونەی شەقامی ئەمریکی چ لە شەقام و چ لە ناو کۆنگرێسیش هەیە جارێکتر لە چوارچێوەی بڕیارەکانی خۆیان چاکی بکاتەوە ئەوێ کۆدەنگی زۆر لە هەرێکە لە کۆماریەکان و دیموکراتەکانیش وەربگرێ و ڕاوێژی تەواو بکە بۆی جارێکتر بگەڕێتەوە مەجگە لەوەی کە ڕاوێژی لەگەڵ وڵاتانی ئەوروپی وڵات ئەندامانی ناتۆ بەردەوامە بۆم بابەتە بۆیە هەموو ئەم ڕاوێژانە هەموو ئەم جۆرە لە قبولکردنی یاخود ڕەزامەندی وەرگرتنی لایەنەکان لە قۆناغە جیاوازەکان لە ئاسە جیاوازەکان پێچە کاتێکی زیاتری بوێ بەڵام هەنگاوەکانی هەنگاوی دڵخۆشکردن بەتایبەت بۆ ئێران و ئێران لە زاری وەزیری دەرەوەیەوە باس لەوەیە کاکە تۆپەکە لە ساحەی ئەمریکایە و هەر ئەمریکا خۆی توانێن بابەتە چاکاتەوە ئەوەی کە ئێران بچێتە ژێرباری ئەوەی کە موشکی درێژماوە بەرهەم نهێنێ یاخود یۆرانیۆم نەپیتێنێ پێوەستە بۆی کە ئەمان چەند جددیە نەپێشەوە لە ئێمەش ئامادەین بۆ جددی بچینە پێشەوە بۆیە چیا بەڵێ چاوەڕێیە کرێت کە ئەمانە لە ڕۆژەکانی داهاتووشە قسەی زیاتر لەسەر بکرێ وەک واشنگتن پۆستیش لەسەری نووسیوە بایدن بە بێدەنگی خەریکە مەلەفە چاکە کاتەوە. بەڵای